لە کاتی بەربانگە مسلمانان زۆر جار ئەبینین کە ڕۆژوگر زۆر بە خێرا نانەخوا. ئەو خێرا ناخواردنە کێشەی هەرسی خواردنەکەی بۆ دروستەکە. زۆر گرنگە، زۆر باشترە کە بەربانکەمان لەسەر خۆ بیخۆین بەهێمنی، هیچ پەرپەری تیان نەبێ، هیچ پرزەیی تیان نەبێ. سەعاتێک و 20 دقەمان هەیە، 80 خولەک لە بینی بانگی مەغریب و بانگی ئیشا هەیە. بۆیە زۆر گرنگە مسلمان ڕۆژوگر لە کاتی ڕۆژوو شکاندن لەسەر خۆی ڕۆژەکەی بشکێنێ، هێواش ڕۆژ دەست پێ بکات بە شتێکی ئاسان و بەسیط، پاشان ئەنجاکە خواردنەکە بخوا، نەک پەلەپەلی لێ بکە. ئەم پەلەپەل خواردنە زیانێکی زۆر بە گەدە ئەگەیەنی، وای لێ ئەکا ئیتر ئەم گەدەیە پاڵەپەسۆ لەسەر دروستە بێ لە باهۆیەکی کەمدا. ئەوسر هەڵم دروستەکە، یعنی قورسایی لە هەزمکردن و لە هەزمی خواردنەکەی کە ئەیخوا سوودێونە لێ نابینێ. ئەسڵەن زۆر گەدی قورسەکاری خۆڵەکان پشارێکی زۆر دێتە سەریان. شتێکی تر ئەوەیە، زەرێکی تر زیانێکی تر لە ئەوەی کە خێرا خواردن ئەوەیە کۆنتترۆلکردنی هەستی برسێتی ناکات. یعنی زۆرەخوا بەڵام هێشتا کە هەستەکە برسیە لەسەرخۆ ئێمنی وا ئەکا کۆنتترۆلکردنی هەستی برسێتێکمان تەواو بکەین. هەروەها پاش ئەوەی کە خواردنەکە ئەخۆی لەسەر خۆ بەهێمنی هەز بە ئارامی لەش ئەەکەیت، نەک بە قورسی لەش. زۆر گرنگە مسلمانان بەربانکردنمان لەسەر خۆ بێ، هەلەیتیانە بێ، چونکە لەش پێویستی بەوەی لەسەر خۆ بێ لە بەیانی و هەتاک و بانگی مەغریبی چی نەخوارد و پەلی لێ نەکرێت لە هەرزکردنی خواردنە. زۆر ئاگداری مسلمانمە بەربانمان لەسەر خۆ بێ بەهێمنی بێ. ئینشاءڵڵا مافی لەشمانە کە بایخی پێ بدەین، گرنگی پێ بدەین، نەوەکو بیری خین و عەزێتی بدەین.